الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على نبينا محمد وعلى آله وأصحابه ومن اهتدى بهديه وسار على دربه إلى يوم الدين. مسلمانانی بەڕێز و خۆشەویست، برایان خوشکان، سەرجەمبی نەرانی بەڕێز و خۆشەویستی کەناڵی ئاسمانی پەیام، سەلام و ڕەحمەت و بەرەکەتی خواتان لەسەر بێ لە هەر شوێن و جێگەیەکن. سوپاسی خوای پەروەردگار دەکەین، دەرفەتی داین، عمر و تەمەنی داین لە کات و ساتێکی تایبەت و مبارەکی مانگی پیرۆز و مبارەکی ڕەمەزاندا بە خزمەت ئێوەی خۆشەویست و ئازیز گەشتین. خۆشەویستانم، لە خزمەتتاندا لە دەرفەتێکی کەمدا دەچینە سەر باس و بابەتێکی زۆر گرنگ، باس و بابەتێک کە پەیوەستە بە هەمومانەوە، کاریگەری لەسەر ژیانی دنیا و دوا ڕۆژمان هەیە، بە شێوەیەک کە سەرکەوتنی مرۆڤی موسڵمان، دەربازبوون و ڕزگاربوونی لە ڕۆژی قیامەتدا بە تایبەت بەسراوەتەوە بەو بابەتە گرنگە و ئاسوودەیی و ژیانی خۆش و ئارامی ناو خانەوادە و خێزانیشی بە هەمان شێوە لە ژیانی دنیادا هەر پەیوەست و پابەندە بەم بابەتەوە کە بریتیە لە حەڵالخۆری، ئەوەی کە ئینسانی موسڵمان سوور بێ، حەریص بێ، مەبەستی بێ کار و کەسابەت و ئەو ڕزقی کە بەدەستی دێنێ پەیدای دەکا حەڵال بێ، بە شێوەیەک بێ کە خوای پەروەردگار پێی ڕازی بێت و لێی نەڕەنجێ. بێگومان خۆشەویستانم، ژیان لەسەر زەویدا، ژیانی دنیا بۆ ئەوەی کە مرۆڤ بەردەوام بێ، بۆ ئەوەی کە مرۆڤ بتوانێت بژی بە ئاسوودەیی و ئەرکەکانی جێبەجێ بکا بەرامبەر بە خوای پەروەردگار و ئەرکەکانی بەرامبەر بە دروستکراوەکانی خوا، خۆشەویستانی خانەوادەی، خزمانی، نیشتیمانەکەی، وڵاتەکەی جێبەجێ بکە، پێویستی بە ڕزق و ڕۆزیە، پێویستی بە ماڵ و سەرەوت و سامانە، پێویستی بە خواردن و خواردنەوەیە. لا محالەتە ژیانی ئینسانی پێوە بەندە، بەڵام ئەو ڕزق و ڕۆزیەی، ئەو خواردن و خواردنەوەیەی، ئەو احتیاجات و پێداویستیانەی کە مرۆڤی موسڵمان پەیدای دەکا بەدەستی دێنێ دەبێ حەڵال بێت. خوای پەروەردگار فەرمانی کردووە و بانگی ئیمانداران دەکا: یا ئەیها الذین آمنوا یا ئەیها الذین آمنوا كلوا من طیبات ما رزقناکم. ئەی ئەوانەی کە باوەڕتان هەیە، ئیمانتان هەیە، بخۆن لەو ڕزق و ڕۆزی و خواردن و خواردنەوە پاک و خاوێن و طیبانەی کە پێمان بەخشیون. جا پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وەسەلام لە تەفسیر و لێکدانەوەی ئەم ئایەتە پیرۆزەدا لە صەحیحی موسلیمدا لە سەحابەی خۆشەویست و بەڕێز ئەبوو هورەیرە خودا لێی ڕازی بێ هاتووە کە پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وەسەلام فەرموویەتی: ئەیها الناس إن الله تعالى طيب لا يقبل إلا طيبا. ئەی خەڵکینە، خوای پەروەردگار و بڵند پاک و خاوێنە، شتی پاک و خاوێن و طیبیش نەبێ وەرناگرێ. وإن الله أمر المؤمنين بما أمر به المرسلين. ئەوە پێغەمبەری خوا دەفەرمێ عەلەیهی السەڵات وەسەلام، خوای پەروەردگار فەرمانی بە ئیمانداران کردووە هەمان فەرمانێک کە بە پێغەمبەرانی خۆشی کردووە عەلەیهیمو السەڵات وەسەلام. یەک ئەمر و فەرمانە بۆ پێغەمبەران و بۆ باوەڕداران و شوێنکەوتوانیان. فەقالە، لەم ئەمر و فەرمانەدا خوای پەروەردگار فەرموویەتی: یا ئەیها الرسل كلوا من الطیبات واعملوا صالحا إني بما تعملون عليم. هۆ ئەی پێغەمبەران، خدا دەفەرمێ ئەی پێغەمبەران و نێردراوانی من، بخۆن لە ڕزق و ڕۆزی و خواردنەوە طیب و پاک و خاوێن و حەڵاڵەکان، ئەنجا واعملوا صالحا، کار و کردەوەی ساڵح و چاک بکەن، چونکە خوا دەفەرمێ بێگومان من بە هەموو ئەو کار و کردەوانەی کە دەیکەن زۆر ئاگادار و زانام.
أما أمر فرمان بو پیغمبران عليهم الصلاة والسلام. وقال ولا أمر فرمانش بو إيمان داران وشون كوتوان عند فرمي يا أيها الذين آمنوا كلوا من طيبات ما رزقناكم. أي أوانيك إيمان تنهناوا لو الرزق روزي طيب باك وحلال خاونان بخون كبيمان بخشيون. انجا پیغمبر إخوة ثم ذكر الرجل يطيل السفر أشعث أغبر يمد يديه إلى السماء يا رب يا رب ومطعمه حرام ومشربه حرام وملبسه حرام وغذي بالحرام فأنى يستجاب لذلك. پیغمبر إخوة باسي كسيكي كرت ككسكا سفري دور دريجي كردو لسفر دور دريجة كيدا قژی بش بوو تەپ و تۆزاوی بوو لەگەڵ ئەوەشدا بە زەلیلی لەبەردەستی خوددادا دەستەکانی بەرز دەکاتەوە یەمود یەدەیه ئیلە السەما دەستەکانی بەرز دەکاتەوە بۆ ئاسمان دەڵێ یا ڕەب یا ڕەب ئەی پەروەردگارە ئەی پەروەردگارە لەخوا دەپاڕێتەوە. بەڵام لەگەڵ ئەوەدا خواردنەکەی حرامە خواردنەوەکەی حرامە جلوبەرگ و پۆشاکەکەی حرامە و هەروەها هەرچی گۆشت و لاشەی هەیە بە حرام پەروەردە بووە و گۆشتەی گرتووە. جا پێغەمبەری خوا دەفەرمێ عەلەیهی السەڵات وەسسەلام جا کەی و لەکوێ و چۆن وەڵامی ئەو موسڵمانە دەدرێتەوە. سەیرکە موسڵمانێکە هۆکارەکانی قبوڵبوونی دوعای هەموو تێدایە. مسافرە کە مسافر دوعای ڕەت ناکرێتەوە. سەفەرەکەی دوور و درێژە غوربەتی درێژ ئەنجا زۆر ماندوو هیلاکە ئەشعەثە ئەغبەر هیچ نیشانەیەکی تەکەببوور و ڕەفاهیەتی پێوە دیار نییە. ئەنجا ئادابی دوعاش دەست بەرز دەکاتەوە کەمە هۆکاری قبوڵبوونی دوعایە یا ڕەب یا ڕەب بانگی خۆی پەروەردگاریش دەکات بە ڕەب کە ئەمە بانکردنی پێغەمبەرانە بۆ خۆی پەروەردگار ڕەبەنا ڕەبەنا هەموو پێغەمبەران بە زۆری ئاوا دوعایان کردووە. هەموو ئەو هۆکارە گرنگانی قبوڵبین بوونی دوعا هەر هەمویان پوچەڵ دەبنەوە هەر هەمویان پوچەڵ دەبنەوە بەهۆی چی؟ بەهۆی حرامخۆری خۆراکی خواردنەوەی جلوبەرگی ژیان و بوونی ئەو ئینسانە لەسەر حرامە کەوابوو بەڕاستی بزانین کە کاریگەری حرامخۆری ئەوەیە عکسیکەوە ئەگەر ئەو کەسە حەڵالخۆر بایە و ئادابەکانی دوعای جێبەجێ دەکرد پەروەردگار دوعاکەی قبوڵ دەکرد. ئەمجا نەک هەر دوعا قبوڵ نابێ. حرامخۆری کەسێک کە حەڵال ناخوا کار و کەسابەتەکەی حەڵال نییە محاسبەی زۆر توند و تیژی دەکرد لای خوای پەروەردگارەوە. عەبدوڵڵای کوڕی مەسعود خودا لێی ڕازی بێ بۆمان دەگێڕێتەوە کە پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وەسسەلام فەرموویەتی لا تزول قدم ابن آدم يوم القيامة من عند ربه حتى يسأل عن خمس. دەفەرمێ پێغەمبەری خوا کاتێک ئینسان زیندوو دەکرێتەوە لای پەروەردگاری لە ڕۆژی قیامەتدا کە لە قەبر و لە گۆڕەکەی دێتە دەرەوە ناهێڵن یەک پێ لە شوێنی خۆی بجوڵێ یەک هەنگاو بنێ حتا 5 پرسیاری گرنگی لێ نەکەن. عن عمره فيما أفناه لە تەمەن و عمری پرسیاری لێ دەکەن لە چیدا لە ناوی بردووە تەمەنی سەرف کردووە وعن شبابه فيما أبلاه لە تەمەنی گەنجی و قووەت و هێز و نەشئەی لە چیدا ماندووی کردووە و بە خەرجی داوە بە هەمان شێوە. ئەمە دوو وعن ماله من أين اكتسبه وفيما أنفقه پرسیاری ماڵەکەی لێ دەکەن ماڵ بە تەنیا دوو پرسیاری گرنگی لەسەرە. پرسیاری ئەو ماڵ و سامانەی لێ دەکەن کە لە دنیادا هەی بووە من أين اكتسبه لەکوێ و لە چ ڕێگایەکەوە ئیکتیسابی کردووە و بەدەستی هێناوە وفيما أنفقه و بە هەمان شێوە لە چیدا سەرفی کردووە. دوو پرسیاری گرنگ. وماذا عمل فيما علم. پێنجەم پرسیار ئەو علم و زانیاری و معریفەتێک کە هەی بووە خوددا عەقڵی پێداوە بۆ ئەوەی شت فێر بێ
ئایا ئەو عیلمەی کە زانیوێتی چەندە جێبەجێ کردووە و چەندە ئیشی پێ کردووە یان ئیهمالی کردووە. فرمودەکە لە صحیحی ترمیذیدا شێخ ئەلبانی هێناوێتی و دەفەرمێ صحیحە کەوابوو پێویستە ئێمە هەر یەکێکمان بزانین لە ژیانماندا لە چوار حاڵەت بەدەر نییە، لە چوار حاڵەت بەدەر نییە، یان کەسەکان بەرامبەر بەو ماڵ و سامانەی کە هەیەە، بەرامبەر بەو کار و کەسابەتەی کە دەیکەن دەبنە چوار جۆر، دەبنە چوار جۆر. کەسەکە ماڵ و کەسابەت و ڕزق و ڕۆزیەکەی حرامە لە حرامیش سەرفی دەکات، حرامە لە حرامیش سەرفی دەکات. ئەمە یەک. یان کەسێکە ماڵ و سەرۆت و سامانەکەی حرامە لە حەڵاڵ و چاکە سەرفی دەکات. ئەنجا سێم ماڵ و سامانەکەی حەڵاڵە و لە حرامیش سەرفی دەکات، حەڵاڵە بەڵام لە حرام سەرفی دەکات. هەر سێک ئەمانە فەوتاون خوا پەناماندا، ئەمانە هەر سێکیان فەوتاون. یان هۆکارەکەی حرامە لە شتی چاک سەرفی دەکات، یان هۆکارەکەی حەڵاڵە بەڵام لە شتی خراپ سەرفی دەکات. تەنها چوارەمیان ئەوەیە کە ماڵ و سەرۆت و سامان و دەستکەوتی خواردنە، خواردنەوەیە، جل و بەرگە، خان و بەرەیە، سەیارەیە، هەرچی مەکسب چکە ڕسق کەسب هەر خواردنەوە نییە. بەڵام ئەوەی کە زۆر گرنگە کاریگەری لەسەر دڵ و دەرونی ئینسان هەیە بەڕاستی بە تایبەت ئەوەیە کە دەیخوات و پێی پەروەردە دەبێت. تەنها کەسی چوارەمەکە ماڵ و سەرۆت و سامان و احتیاجاتەکانی ژیان و مانەوەی لە ژیان لە حەڵاڵ و لە ڕێگەی شەرعی پەیدا دەکا و بە هەمان شێوە لە ڕێگەی حەڵاڵ و لە ڕێگەی شەرعیشەوە سەرفی دەکا. ئەمە ناجی و سەرکەوتووە، ئەمە ڕزگاری بوو. بۆیە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام و خۆشەویستان و پێشەنگانی ئێمە زۆر باش تێگەیشتوون لە کاریگەری حەڵاڵ و لە ترسناکی حەرام. ئەوە تا عائیشەی دایکمان لە باوکی بەڕێز و خۆشەویستیەوە کە ئەبی بەکری سدیقە الصدیق الأکبەر ڕەفیقی غار، یەکەم خەلیفەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام، چیرۆکێکی هەیە لەگەڵ گەنج و خزمەتکارەکەیدا. ڕۆژێکیان دەڵێ خزمەتکارەکەی خواردنێکی هێنا بۆ ئیمامی ئەبوبەکر. ئەبوبەکر خواردنەکەی خوارد، تەواو لێبەوە. ئەنجا گەنجەکەی بەردەستی هاوڕێیەکەی وتی ئیمام دەزانی ئەو خواردنەی کە بۆم هێنای بۆم پەیدا کردی چۆن و هێنام چۆن پەیدام کرد؟ وتی هیچی بوو. وتی ئەوە تووشی کەسێک بووم داوای کەهانە و فاڵچێتی لێ کردم. منیش فاڵچێتی خۆ نازانم بەڵام فێڵم لێ کرد، فاڵم بۆ گرتەوە، وا خۆ منواند کە من فاڵ دەزانم، فاڵم بۆ گرتەوە لە بەرامبەر ئەوەدا پارەیەکم لێ وەرگرت و ئەو خواردنەم پێکڕی کە بۆ تۆم هێنا. ئەبوبەکر کە ئەوەی زانی ئەوەی بیست دەستی خستە قورجی خۆیەوە، حتا ئەوەی کە خواردبووی لە گەدەیدا بوو هەر هەمووی هێنایەوە وڕشایەوە. جا لە گێڕانەوەیەکی تر دەفەرمێ ئەبوبەکر فەرمووی لەو لەم تەخرج إلا مع نفسي لأخرجتها اللهم إني أعتذر إليك مما حملت العروق وخالطه الأمعاء. وتی سوێن بەخوا ئەگەر ئەو خواردنە نەهات بایەوە دەرێ نەڕشا بامەوە مەگەر لەگەڵ ڕوحمدا ئەم خواردنم هەر دەردێنە. خوایە لێت دەپاڕێمەوە لێم خۆش بە لە هەندێک لەو خواردنەی کە لەگەڵ دەمارەکانم تێکەڵ بوو بێ یان ڕیخۆڵەکانم بیمژی بێ. کەوا بوو خۆشەویستان با حەریز بین، با سوور بین، ئاگادار بین. دەستکورتی، دەستتەنگی، ئەوەی کەسێک کە بە دەستیەوە نایە، ئەو ڕزق و ڕۆزەی کە خوا بۆی نووسیوە درەنگ و کەم بەدەستیەوە دێ، وامان لێ نەکا خوا پەناماندا کە ڕێگەی حرام بگرینە بەر، ڕێگەی حرام بگرینە بەر، چونکە با دڵنیابین نەسی فەرمودەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام دەفەرمێ واللهی ئێمە چەندە لە ئەجەل دەترسین، چەندە لە مردن خۆی لەبەر دەشارینەوە، وایە هەمومان خۆ لە مردن دەشارینەوە. دەفەرمێ سوێن بەخوا ڕزق و ڕۆزی چەندە ئەجەلی ئینسان بە دوای ئینسانەوەی و بە دوای دەکەوێ و لە کۆڵی نابێتەوە، ئاوا ڕزق و ڕۆزی لە دوای لە کۆڵی ئینسان نابێتەوە، هیچ نەفسێک نامرێ. فەرمودەی پێغەمبەرە فەرمێت جیبریل بە گوێی داچپاندم هیچ نەفسێک نامرێ لەسەر زەوی هەتا
ئەو ڕزقی کە هەیەی نەیخوا، ئەو خواردنەوەی کە هەیەی نەیخواتەوە، حتا تەواوی نەکا، ڕزقی نەخوا بە تەواوی ئەجەلی نییە، نامرێ کەوابوو بە هەژاری دەستکورتی تووشی حراممان نەکا، ماڵ و سامان کۆ نەکەینەوە کە بۆ خۆمان نەزانین لە چیدا سەرفی دەکەین. ئەی ئەگەر کەڵەکەی کەین بۆ دوای خۆمان، بۆ کەسانێک کە وەکو پێویست پەروەردە، ئەی کەسێک کە ئێمە خوا نەخواستە حرامخۆر بین، دەبێ ئەولادەکانمان کە نەمامی دەستی ئێمە چۆن بن. ئەی دوای ئێمە ئەو ماڵ و سامانە کە بە میرات بە خەڵات بەبێ ماندوو بوون بۆ ئەوانی بەجێ دێڵین، ئەوان لە چیدا سەرفی دەکەن؟ تۆ حرامخۆر بوو بیخوا پەناماندا، من حرامخۆر بووم بە حرام پەیدام کردبێ، ئەولادەکانم لە سەدا 90، بەڵێ هەندێک جار ئەولاد چاک دەردەچێت ئەگەر باوکی خراپ بێ، بەس لە سەدا 90 زیاتر ئەمە تەجروبەیە و حەقیقەتە و قورئان و حەدیثی دووپاتی دەکاتەوە کە نەمامی دەستی ئینسانی خراپ بە زۆری خراپ دەردەچێت، قڕ بەسەر ئەو کەسەی کە خۆی بە حرام پەیدای دەکات، دواتر منداڵەکانیشی لە حرام سەرفی دەکەن. ماڵوێرانیە. داواکارم لە خوای پەروەردگار بە ناوە جوانەکانی بە سیفەتە بەرزەکانی تەوفیقمان بدا بۆی ئەو مانگی ڕەمەزانە خوڵ و دەورەیەکی زۆر باش بێ، زۆر چاک بێ، بۆ ئەوەی کە ڕۆژوانانی خۆشەویست، خواپەرستان، ئەوانی کە عیبادەت و چاکەی زۆریان هەیە، سەدەقاتی زۆریان هەیە، حەج و عومرەشیان هەبێ لەوانەیە، بەڵام تا ئێستا تەفتیشی ماڵ و سامانی خۆیان نەکردووە، تەفتیشی کەسابەتیان نەکردووە، تەفتیشی مەعاش و موچەکەی خۆیان نەکردووە، تەفتیشی باخەڵی خۆیان نەکردووە کە خوا پەناماندا لەوانەیە حرامی زۆری تێدا بێ و نەسوود بە دڵیان دەگەیەنێ، دەست بەرز دەکەنەوە، زەریری دەنوێن لە بەردەستی خوای پەروەردگاردا، بەڵام خوددا بە دەمیانەوە نایە و وەڵامی دوعایان دارێتەوە. داواکارم لە خوای پەروەردگار کە خواردنمان حەڵال بێ، خواردنەوەمان حەڵال بێ، جلو بەرگمان حەڵال بێ، ژیانمان حەڵال بێ بۆ ئەوەی کە لێمان ڕازی بێ، بۆ ئەوەی کە بەزەیی پێمان دابێتەوە و وەڵامی دوعاکانمان بداتەوە و عیبادەت و پەرستنەکانمان وەرگرێ و لەوانە بین کە سەرکەوت و سەرفرازین و بەسەرێکی بەرزەوە بە کۆڵێکی سووک و بە ئاسانی دەگەڕێنەوە خوای پەروەردگار و بە ئاسانی لە پردی سیڕات بەرەو بەهەشتی بەرین و بەرەو سەرتۆپی حەڵال خۆران پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام دەڕۆین و لەگەڵ ئەودا لە فیردەوسی ئەعلادا کۆ دەبینەوە. آمین آمین والحمد لله رب العالمين. السلام عليكم ورحمة الله وبركاته.